پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وهل لله 100 تهليلة أي أمهاني صجر بلي لا إله إلا الله تملأ ما بين السماء والأرض أوسط لا إله إلا الله نيوان أرض وآسمان ببرق على خير وشاكر همو بين أرض وآسمان شنكا بسط لا إله إلا الله همو يبدأ بيت خير وشاكر بقيامة بأندازي نيوان أرض وآسمان شنكا أو أندل الرجي قيامتها تايت رازو شاكر قرصة بيت نێوان ئەرز و ئاسمان بۆشایی ئەرز و ئاسمان چەندێکە هەر هەمووی بۆ پڕەکە لە خێر و چاک مەگەر خوا بزانێت چەندێک قورسە نێوان ئەرز و ئاسمان چەندێکە بەس ڕەب العالەمین ئەزانێت بەس تەنها بڵێ سەد جار بڵێ لا إله إلا الله و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەم کردەوانە بکە ولا يرفع يومئذ لأحد عمل إلا أن يأتي بمثل ما أتيت به لو ڕۆژەدا کە تۆ سەد جار دوتوودە سبحان الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر چوار ذكري آسان صد جار بيك أو أهم خير وباداشت دسكي كباس مان كرت زائدا لروج قيامت شاب توبي قما سربرزي آلو روجدا كلا دنيا دا أم صد جارز أم چوار ذكرت كدو هيج كسيك نية بقاتو كدو چاكي بيبي هيج كسيك نية لسر زوي دا چاككاني برزو بيتو ولا إخواي قربو سروي عرش چاکتر بێ لە چاکەکانی تۆ ئیلا مەگەر کەسێک وەک تۆی کرد بێت جاکە پێت خۆشە لەسەر زەویدا باشترین کردەوەت هەبێ ڕۆژانە باشترین کردەوەت بەرز بێتەوە بۆ لای خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە تۆ یەکێک بی لەو کەسانی کە لە کردەوەی چاکە دەرەجەیەکی لەسەر زەویە سەد جار ئەم زیکرانە بکە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بەلایانی کەمەوە ئەگەر 200 بیکەی خێرەکە دووقاتە 10,000 بیکەی خێرەکە دەقاتە جا بەلایەن کەمەوە دانیشت بۆ خۆتان شوێنێکە پاڵەکەوی یا دانیشتە بۆ خۆت 100 جار ئەم چوار زیکرە بکە ئینشاءڵڵا ئەم هەموو خێر و بەرەکەت دەستەکەوێت ئینشاءڵڵا بەئیزنی خوا وەڵڵاهی ئەوەی کە لەما دەستەکەوێت لەم چوار زیکرا بە چەندەها دەفتەر پارە بە دەیەها دەفتەر پارە ناتوانی تەعویزی بکەیتەوە بای دەیەها دەفتەر پارە سەرف بکەی بەقەت ئەو چوار زیکرە خێرە دەست ناکەی بۆ قیامەتت جا إن شاء الله بذكر إخوة بكين دلكان من زندو كينو بذكر يادي إخوة بلكو إن شاء الله أمهم خير بعداشت من لدس نتشي والله أويك أم حديثة تطبيقنك لإيمانك إخوة يبترسي إيماني زور ضعيف الأوازة خليك كوجيته كوتاي بياتو أما تطبيقنك تشخير لم إنسان أبيلت